میلەتەکەی خۆی پێویستیان بێ ئێستا ئەوە دکتۆر بەرهەم لە سووریا بێ بەداخەوە کە ئێمە هیچ موقفێکمان تا ئێستا لە دکتۆر بەرهەم نەویستۆ. ئەسڵاو لێ بێ ئەمڕۆ چ پەیامێکتان هەیە لێرە؟ ساڵ لە بەڕستانە 964 ئازیز ئەمڕۆ پەیاممان ئەوەی کە بۆ هەموو جیهانە تەنها بۆ میلەتی کورد نییە تەنها بۆ سووریا نیە بۆ هەموو جیهانە ئەمە قەزەیەکی مرۆڤایەتی قەزەیەکی مافی مرۆڤە پێشێلکاری مافی مرۆڤە میلەتانی زلهێز بەربوونەتە قومێکی بچووک کە ئەمانە هەمویان سەدان ملیۆنن بەڵام ئەمە ملیۆنێک کەس کەمتر تایە ئەژی بەربوونەتە ئەوێ دەست ناپارێزن لە گەورە لە بچووک لە پیر لە گەنج لە مناڵی ساوا لە بێبەری لە دانیشتوان دەست ناپارێزن میلەتێکن ئەیانێ مەحفیکەن و ئەیانێ دەربەدەریکەن ئێمە داوا لە هەموو جیهانەکەین بانگی هەموو جیهانەکەین کە بێنە سەرخەت یەکەم کەس من بانگی دکتۆر بەرهەمەکەم دکتۆر بەرهەم بەڕێ ئەو بەڕێزەمدی کە چوو بۆ ئەفریقا بەڵام ئەوە لە جیاتی ئەفریقا ئەمان ئێستا پێویستیان پێ میلەتەکەی خۆی پێویستیان پێ ئێستا ئەوە دکتۆر بەرهەم لە سووریا بێ بەداخەوە کە ئێمە هیچ موقفێکمان تا ئێستا لە دکتۆر بەرهەم نەویستۆ بۆیە من لێرە داوا لە هەموو سەرکردەکانەکەم کە بە هەمویان یەکدەنگ بن کۆبن یەک ڕیز بن کە ئەم پێشێلکاریانە نەیاڵن. بۆچی دکتۆر بەرهەم بە دیاریکراوی خۆ ئەو لە کاتێکە کەیسی پەنابەرانی لەلای ئەو بەڵێ ئەیتۆ ئێستا هەر لە دوێنەوە هەزاران کەس پەنابەرە ڕایان کردوێتە دەرەوە لە ماڵی خۆیانەوە هەمویان بە پێ و بە تەنها بەتانیەکیان پێەیە بە برسێتی بە بێنان بەبێ ئاو هەندێکیان تەنانەت بەبێ پێڵا بەبێ گۆرەوی بەبێ دەرمان بەبێ ئەربانەی نەخۆش بەبێ هیچ شتێک ڕایان کردو بەم زستانە ساردە بەم بەفربارینە بەم بێ دەرامەتی ڕایان کردوێتە دەرەوە ئێستا لەکوێ بژین بە هەزاران کەس بە ملیۆنێک کەس ئێستا ئاوارە بۆ لەکوێ بژی ئەچنەوە بۆ ئەفرین لە ئەفرین لەوێ جاشەکانی داعش و جاشەکانی فەڵەستینیەکان لەوێن ئێستا بووبورە فەڵەستینیەکان مەبەستن بە جاشەکانی داعشە ئەوانە لەوێن نایڵن بڕۆنەوە ڕێشتێنی خۆیان کەمپیان بۆ دانێن کەمپیان بۆ دای ئەوان خۆیان لەوێ ڕایان کردو بڕۆنەکێ بەم زستانە لە کەم یعنی بۆ ناتوانن بڕۆنەوە ماڵی خۆیان تاکەی ئەم پێشێلکاریە بەرامبەر کورد دەکرێ تاکەی کوردۆک و وەرەقەیەکی سیاسی لە ناوچەکە بەکارهێنێ دژایەتی یەکتری پێەکەن. بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردووە ئێوە هەڵدەستەکانتان زۆر تون بوون بەرامبەر ئەو کەسانی کە باڵپشتی کوردانی ڕۆژاوایان ناکرد یاخود تا شیریان پێکردن بەتاکید ئێستاش ئێمە قبول ناکەین چکە ئەمە میلەتێکی بێکەسە بێدایک و باوکە ئەم میلەتە لەبەرەوە قبول ناکەین هیچ کەسێک هەر کەسێک لە هەر قەومیەک بێ لە هەر ناشناڵتێک بێ لە هەر دینێ بێ ئێمە لێ قبول ناکەین یەک کەلیمە خراپە باسی ڕۆژئاوا بکە نەک تەنها ڕۆژئاوا ڕۆژهەڵات باکوور باشوور هەموو کوردستانیەکان بەڵام ئێمە حالیان کێ پێویستی زیاتر پێ ڕۆژئاوا پێویستی پێیە بۆیە ئێمە لە هیچ کەسی قبول ناکەین هیچ کەسێکیش نامانەوێت دین بەکاربێنێت بۆ مەرامی خۆی بۆ گیرفانی خۆی دین بەکاربێنێت خەڵکی پێ ئەوە کاتن پێجەواشە بکات قبولی ناکەین بەڕاستی بە هیچ شێ نەک تەنها من بە هەر کەسێک گەڵی قبولی ناکە من نییە بەڵام من لێرەوە نیدایەکەم بۆ دکتۆر بەرهەم هەیە کە بە زووترین کات بێتە سەرخەت دکتۆر بەرهەم ئەمانە خوشک و برای جەنابتن دکتۆر بەرهەم ئەمانە پێویستیان بە تۆیە بەشکم ئەم شەڕە ڕاگری ئەتوانی بێت یان مساعداتیان بۆ بێنی بەپەلەوە ئەم شەڕەش ئەتوانی ڕاگری لە ڕێی دەسەڵاتەکانی خۆتۆ چکە دکتۆر بەرهەم دەسەڵاتی زۆری هەیە.